والله برم چەند ساروتی دەستی ڕاست و چەپەزانمەم هەدا ئەو ئیشانەدا بوومە. دا ئاجماندی نەبی خۆشبی بەخێر بێی سەلامەتی دەمێت پێم بری نانەقەیسی کو دروست دەکەن یەکەم جار چ دەکەن بەرێ دوای چەند سەعات دەیکوڵێنن بەرێ بەخێر بێ ڕوونکەوە باشە بەخێر بێی ئێستا ئەوە گەرازە وردەکانە ئەو گەرازە وردە هەمووی لێکەین و لە دارێ ئاوە چ پێداکەین دەیشۆینەوە لەسە ئاگریدانین بەس دەبی کەمەچی ئاوی تێپێن لەبەرەوەی هەر بەخۆی دەبیتە ئاو ئەوەلی ئاگرەکەی نزمەکەین دوایێ سەبر ئاگرەکەی خۆشەکەین و لەبەرەوەی بنێ منزەری نەگری ئەو جە دوای ئەوها وچی زانین قەرشیە بڕێک ئەوە تفرەکەی قەرشیە لەسەر لێکەین جوان ئەگە بتوانانی کەمەچ خۆی تێکەی کەفتوی هەرتەی ناکەی دوای دەیبێ سەربانی وەچ لە سوزگەزت کرد و ڕاکەی و نانە قەیسێکی سروشتی تەداتێ بەس ئەوە ئێستا نانە گەرازە نانە قەیسی نییە. باشە نانە گەراز دەمەوێت پێم بڵێ هەیە خەڵک بازدەوە دەکات دەڵێن ڕەنجی تێدەکرێتن و نانە گەرازانە بەرێ یان تامی تێدەکرێت ئەوە هیچ تێدەکەن ئەوە ئێمە مادام گوتت سروشتی دیارە هیچی تێ ناکرێ لەبەرەوەی خۆمالی جیاوازە ئەمەگە بنەوەی ڕەنگەکەی جیاوازبی توی تێکەی توێ ڕەش هەیە بابرێم کەمەک پێش ئێستا بەس دەتان ئەمە دەم زەمیدەینن هەتا وەختی ئەو گەرازە و یان چەند مەوادیدی بتوێ یان ئالوبال بێ سۆر هەیە لە باتی ڕنگوت ئەو تشتانە نابەخوای ئەمن ڕەنگم لە ماری هەر نییە بەخوای بیانی لە جیاتی ڕنگ ئەنگۆ با بڵێن میوەی تێدەکەن بەرێ هەر میوەر بچی خۆی میوەکەش هەر دەبیتەوە نانە گەراز نانە قەیسی ئەو تشتانە ئێستا ئەتو دەتوانی هەکە بابرێم ئەمە ئەوە نییە ئەوە ئەو ئاوەی ئەمن لێ دیمە دەرێ دەکەمە شەربەت لەبەرەوەی هەتا نانە گەراز دەکە نەقەرشی ئەگە ئەمن ئەو ئاوەی هەمووی دەگە بەم نانە گەرازەکە هەندە جوان نابی وەختی بڕک بەتیری ئەبێ سەبانی باشە کە دەکوڵێتن تاو دەکوڵێتن دەی پارزنن دایدنێن تا سارد بتەوە یان هەروە بە گەرمی لەسەر ئەو نارونانە ڕوودەکان کە دەکردن بەخۆی هیچ فەرقی نییە بەس بە گەرمی بە من وابی ببەی باشترم تەجروبەم لەسەر هەیە بە گەرمیەکەی جوانتر لووسەبی وەختی سارد بۆ ئەو هالووس نابی وەختی ئەتو دەتوی هەندە لووزبی. باشە چەند ساڵەویشە دەکرداشە وڵا برم چەند ساروتی دەستی ڕاست و چەپەزانمەم هەدا ئەو ئیشانەدا بوومە. بەخوای سکە لە بەرەوەی بەر و باختی خۆنێ میوێ خۆنێ نەنویستی خساربی هیچی لێوێ هەمووی ئەو هاالێکن. باشە ئەوە ئەگەر میوەکە بە جیا بفرۆشنەوە ئێوە با بڵێن داهاتان باشتریان بیکەنە نانە قەیسیان نانە ئەوەی گەراز ناوەڵە ئەوە باشترە ئەوە خێری زۆرترە بەرێ ئەرێ وڵە ئەوە چیلۆی بەچەند دەفرۆشن وڵی ئەگە بە چیلۆبی ئەمن بەخۆم چیلۆم بە 5 فرۆشتە بەس دەشی کەمە جێجێ ئەوانکە فیستیڤالێک بوو لە مەستیفی هەموم کردە جێجێ تەغلیفم کردو و لەوێ هەموو فرۆشتانە هاتوو هیچ ڕغبەتیشی زۆرە بەرێ ئەرێ وڵە دیالەوەی کە بۆ خۆتان دەفرۆشن خەڵک داواکاری لەسەرێ لە هەولێر و بیا لە شەقڵاوە بەرێ ئەدی داواکاری زۆر لەسەرە چکە سروشتێ خۆمالیە و چیە دوکانان نییە بابرێم هەموو شتە چی هەدە ناوێک دیکەن و پاک نەبی و بابرێم سروشتی نەبی ئەوە فول سروشتە.